مامۆستا ڕەمەضان شکر بۆچی کوژرا؟ أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم. مامۆستا ڕەمەضان شکر پێشنێژ و وتارخوێن مزگەوتی ئیمام شافعی لە کەرکووک. ئەو لە سەردەمێک دەژیا کە خەڵک تووشی شرک و قەبرپەرستی ببوون، بەڵام توانی بەو زانستەی خوای گەورە پێی بەخشی بوو خەڵکی وشیار بکاتەوە. ئەو خەڵکی بانگە کرد بۆ خواپەرستی نەک شەخصپەرستی، بۆیە خەڵکی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دوور دەکەوتنەوە لە شرک و قەبرپەرستی بەهۆی بانگەوازی ئەو. تاوای لێهات خەڵکی وشیار بوون دوورکەوتنەوە لە تاقمەکان وەک سۆفی و موعتەزیلە و تا دوای. بۆیە چەندین جار هەڕەشە و هێرش کراوەتە سەری تاواز بێنێت لە بانگەوازی یەکخواپەرستی و باسی شرک نەکات. بەڵام ئەو بیر و باوەڕی زۆر لەوە بەهێزتر بوو کە ئەوان بیریان لێ دەکردەوە. لە دوای ئەوەی زانیان هەڕەشە و هێرشکردن هیچ سوودێکی نییە، بڕیاریاندا کە بیکوژن. تا شەوێک هەلیان دەستکەوت کە ئەو لەگەڵ دوو هاوڕێی تری کە ئەوانیش مامۆستا بوون، ئەوان لە خوێندن ئەگەڕانەوە بۆ ماڵ لە سلێمانیەوە بۆ کەرکووک. لە ڕێگا دەستڕێژی گولەکران، لە ئەنجامدا مامۆستا شەهید بوو. لە شەوی 29/2013 کاتژمێر 9:30 شەو هەواڵی شەهیدبوونی بڵاو بوویەوە هەموو کەرکووکی هەژاند. برینێکیان لەسەر دڵی موسڵمانان دروست کرد کە تاوەکو ڕۆژی قیامەت ساڕێژ نابێت. مامۆستا ئومەتێک بوو لە یەک تاکە کەسدا، بە تەنیا خۆی توانی بەرەنگاری بیدعە و قەبرپەرستی ببێتەوە لە کەرکووک. داواکارین لە خوای گەورە بە شەهید قبوڵی بکات و پلەی بەرز بکاتەوە لە قیامەت. داواکارین لە خوای گەورە ئەوەی ڕازی بوو بە کوشتنی ڕیسوای دنیا و دواڕۆژ بێت. ئەمەش هەواڵی ساتی کوشتنی. لا ڕووداوێکی تەمومژاویدا لە کەرکووک شەوی ڕابردوو چەند چەکدارێکی نەناسرا و تەقەیان لە سێ مامۆستایانی کرد، لە ئەنجامدا یەکیان کوژرا و دوانەکەی دیکەش باسەختی برینان بوو. دووبارە سڵاوتان لەبێ و لەگەڵتان بەردەوامی. شەوی ڕابردوو لەسەر ڕێگای سلێمانی کەرکووک لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە دەستڕێژی گولە لە سێ مامۆستایانی شاری کەرکووک کراوە و بەوهۆیەکیان کوژرا و دوانەکەی تریان باسەختی بریندار بوون و کەسوکاری کوژراوەکە ژاماژە بۆ دەکەن کە سکاڵا لەسەر هیچ کەسێ تۆمار ناکەن بەوەی کاوان کێشیان لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە. هاوکات وەزارەتی ئەوقاف و کاروباری یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ئێدانی ڕووداوەکەی کردو، داواشی لە دەستگامنەکان کرد تۆمەتبارانی دۆسیەکە دەستگیرکەن. لالایەکی دیکەشەوە مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەیاننامەیەکدا باتوندی دانەی کوشتن و بریندارکردنی ئەو سێ مامۆستایانی کرد و داواش لە دەستگامنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بە دۆداچوونی ورد بۆ دۆسیەکە بکەن و تۆمەتبارانی دۆسیەکە ئاشکرا بکەن. لە هێرشێکی چەکداریدا کەسایەتی یەکەمی پەیڕەوی سەڵەفیەت لە کەرکووکدا کوژرا. شەوی 29 لەسەر سیەم مانگە دەستڕێژی گولە لە سێ مامۆستایانی دەکرێ و یەکیان دەست بە جێگیانە دەستدەدات. ئەو ڕووداوە بە جۆرێک بوو کە نزیک کاتژمێر 10 شەو ئەو سێ مامۆستای لە نێو ئۆتۆمبیلی مامۆستای کوژراودا لە سلێمانی لە دەوامی پەیمانگایان دەگەڕێنەوە و لە نزیک گوندی چیمەن ئۆتۆمبیلێک دێتە هاوشانیان و لەلایەن دوو کەسەوە لە نێو ئۆتۆمبیلەوە نزیکەی 70 فیشک بە ئۆتۆمبیلەکەیان و بە تایبەت ئەو مامۆستایە کە کوژراوە دەنرێت و ئەو دەست بە جێگیانە دەستدەدا و دوو هاوڵەکەشی بریندار دەبن. ڕەمەزان شکور و تارخێن و پێشنێژی مزگەوتی ئیمامی شافعی لە گەڕەشی ڕزگاری مامۆستایەکی ئاینی ناسراو بۆ زۆر کەس ڕووی کردوتە مزگەوتەکەی تا گوێ لە دەنجی ئەو وتارەکانی بگرن. هیچ کێشەیەکی لەگەڵ کەسدا نەبووە و دژمنی نەبووە. ئەمە قسەی برا و هاوڕێیانی نزیکی ئەو مامۆستای